ئەو ڕۆڵەی ئاڤێستا و ئاریان و بێریتان و زیلان و زەکی ئەلکان و لەیلا قاسم و حەبسەخان و دایکە حەلیم و سەدان هەڤاڵ و شێرەژنی کوردیش لە ڕێی ئازادیدا وەک مانگێک لە گردردونی تێکۆشانی هەردوو سەدەی 2021دا ئێمە وەک کەمپینەکەمان لە دژی داگیرکاری و ژن کوشتن کار دەکەین بە تایبەتی لە بواری هوشیارکردنەوەی کۆمەڵگا بۆ ئەوەی کۆتایی بە داگیرکاریەکانی داگیرکەرانی کوردستان و هێرشەکانی سیستەمی پیاوسالاری بۆ سەر ژنان بهێنین و کۆتایی بە هەموو جۆرە تویندوتیژیەک و کوشتنی ژنان بهێنین. چالاکی جۆرا جۆر ئەنجام دەدەین وەک هەموو لایەک ئاگادارە ماوەی 15 ڕۆژ حکوومەتی تورکیا بە شێوازێکی زۆر هۆڤانە هێرشی کردوتە سەر شارەوانیەکانی گەل لە باکووری کوردستان لە شارەوانیەکانی وان و ماردین و ئامەد لە جێگەی ئەو کەسانەی کە بە دەنگ و ئیرادەی گەل هەڵبژێردراون کەسانی فاشست و خێنڕێژ بە زۆر کردوتە سەرۆک و شارەوانی. لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆ زیاد لە هەزاران کەس لە ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان چالاکوان و دایکان و ژنان زیندانی کراون. ئێمە سەرەڕای شەرمەزارکردنی هەڵوێستی فاشستانەی حکوومەتی تورکیا پشتگیری و پشتیوانی چالاکی و جەماوەری دیموکراتیەکانی گەلی باکوور دەکەین. لە پێشەنگایەتی دایکان و ژناندا داوا دەکەین بە زووترین کات زیندانیان ئازاد بکرێن و هاوسەرۆکانی شارەوانی بگەڕێنەوە سەرکاری خۆیان. دیسان فشار و گەمارۆکانی سەر کەمپی مەخمور لەسەر داخوازی دەوڵەتی داگیرکەری تورکیا شەرمەزار دەکەین و ئەم کارە دوورە لە هەموو پێوانێکی مرۆڤایەتی و ئەخلاقی و سیاسی و داوا لە حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین بە زووترین کات گەمارۆی سەر کەمپی مەخمور هەڵبگرێت. داوا دەکەین حکوومەتی تورکیا کۆتایی بە هێرشە داگیرکاریەکانی بۆ سەر باشووری کوردستان بهێنێت. بۆ ئەم مەبەستە داوا لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بێدەنگیەکانیان بشکێنن. لە کۆتاییدا دەڵێن ژنان چۆن بەردەوام لە پێناوی ئاشتی و ئارامی و دیموکراتیدا دەستپێشخەر بوون. لە ڕۆژی ئەم ڕۆژدا ئێمە وەک کۆمەڵێک ژن لە کەمپینەکەمان بە هەموو هەوڵێکمانەوە کار دەکەین بۆ کۆتایی هاتنی هەموو جۆرە داگیرکاری و توندوتیژی و کوشتن و خوێنڕشتنێک لە پێناوی بەرقەراربوونی ئاشتەوایی سیاسی و ئاشتەوایی نێوماڵی کورد و ئاشتەوایی کۆمەڵایەتی ئەوەی بکەوێتە سەرشانمان درێغی ناکەین. لەلای ئێمەش لە پشت هەموو ژنێکەوە پیاوێکەیە دەست بە مار و دەست بە بەرد و دەست بە درکەزی و دەست بە بەردی تەلاق و دەست بە خوێنی مەرگ دۆستی. لەلای ئەوان لە پشت هەموو پیاوێک ژنێکەیە. ئەوە چی بوو؟ با بڕۆین بزانن چی بوو.